بسم الله الرحمن الرحيم. سپاس بخوا گشتینە فرموودەی ژمارە 15 خوا هیدایەتی من و هەمووتان بە بۆ ئەوەی کە لە خزمەتکردنی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام بین. ئەو فەزڵە گەورەی پێمان دراوە لێمان نەسەنرێتەوە. پێش ئەوەی کە ناوەڕۆکی فەرموودەکە دەقی فەرموودەکە بخوێنینەوە، قسەیەک هەیە هەموومان بیستومانە، ئەوترێ قسەی حەق ڕقە. ئەرێ هەر بەڕاستی وایە قسەی حەق ئەبێ ڕق بێ؟ با فەرمووین لە ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تاقیکەینەوە. خوای گەورە دەربارەی پێغەمبەری خوا فەرمێ ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. مەگە کێ لە پێغەمبەر لە خوا نزیکتر بووە صلی الله عليه وسلم؟ کێ زیاتر لەو دڵسۆزی مسلمانان بووە؟ بەڵام ئەو قسە ڕق نەبوو. ئەوە تا خوای گەورە دەربارەی ئەوە فەرمێ ئەگەر تۆ ڕۆگرژ و قسە ڕق بوویتایە، دڕق بوویتایە بەرامبەریان، ئەوە ئەوان کێ هاوڵان هەموویان لە دەوروبەرت پەرت و بڵاو بوونەوە، نەهاتنەوە بەلاتە. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتە پێچوانەوە بیرکەنەوە، پێغەمبەری خوا بەهۆی نەرمونیانی و خۆشەویستی و میهرەبانیەکەیەوە هاوڵان لە دەوری کۆبوونەتەوە، پەرت نەئەبوون. ئەگەر نەرمونیانی هێندەوە پێغەمبەر گرنگ بێ صلی الله عليه وسلم، بۆ ئێمە گرنگ نییە؟ ئێمە خەڵک زیاتر خۆشەویستین یان پێغەمبەر؟ ئێمە دڵسۆزترین یان پێغەمبەر؟ ئێمە ئارامگرترین یان پێغەمبەر صلی الله عليه وسلم؟ تصور كم برزان خوای گەورە فەرمان بە موسا و هاڕوونەکە عليهما السلام بڕۆن بۆ لای فرعون فقولا له قولا لينا. ئەو فرعونی کە خۆی بەخوا ئەزانێ، زاڵم و پیاوکوژ و مرۆڤکوژە، دژی خوا قساکە. خوای گەورە فەرمان بۆ دوو پێغەمبەر بەڕێزاکە بڕۆن بۆ لای فرعون قسەی نەرمی بۆ بکەن لعله يذكر، بەڵکو بیری کەوێتەوە، لەخوا بترسێ، بەڵکو تۆبە بکە پەشیمان بێتەوە. ئەری ئەو کەسانێکی ئێمە قسەیان لەگەڵەکەین لە فرعون خراپترن، ئێمە لە موسا و هاڕون بۆ خوا دڵسۆزترین؟ نەخێر. بۆیە بیرمان نەچێت دڵنیا بن بەڕێزان فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەر و سەر چاومانە، دقیقە، ڕاست و ڕەوانە. خوای گەورە فێری کردووە إن الرفق لا يكون في شيء إلا زانه. نەرمونیانی لە هەر شتێکا بێت جوانیەکە، ولا ينزع من شيء إلا شانه. لە هەر شتێکیش لا ببرێ و تایە نەبێ ناشرینیەکە. بەڵێ پێویستە لە نێوان خۆمانە نەرمونیان بین، بە تایبەتی لە نێوان ئەهلی ئیمان، چونکە خوای گەورە وەصفی مسلمانانەکە بەوەی لە نێوان خۆیانە ڕحەماء بەینەهم، لە نێوان خۆمانە نەرمونیان و خۆشەویستین، ڕق و گرژی بەرامبەر مسلمانان ڕێگە پێنەدراوە. خوا هیدایەتمان بە لەسەر ڕێبازی نەرمونیانی پێغەمبەری خوا، خەریکی فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە و بانگەوازکردن بین بۆ ئیسلام. خوا هیدایەتمان بە. سلام عەلەیکم ورحمة الله وبركاته.